منیش هاتنی سیوەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە بنەماڵەی سەربەرزی هاوڕێیانی گیان بەختکردووی کۆمەڵە کە ڕۆڵە عزیزەکانیان لەم ڕێگەدا گیانی خۆیان بەخت کردووە و هەروەها بنەماڵەی زیندانیانی سیاسی ئەوانەی کە ئێستا لە زیندانەکانی جمهوری ئیسلامی خەریکن سەربەرزانە مبارزەکەن و هەروەها هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵە و تەواوی کرێکاران و زەحمەتکێشان پیرۆزبایی یەکەم. دیارە پێشمەرگەی کۆمەڵە ئەساسی دروستبوونی بۆ دفاع لە منفعەت و لە دەستکەوتی کرێکاران و چینی چەساوە بوو. ئەم جار لە کوردستان هێزێک سەری هەڵدا کە بۆ یەکەم جار ژنێک کچێک هاوڕەیەکی پێشمەرگە لە مزگەوتەوە سوخەنڕانی بۆ چینەکانی خۆی کرد. بۆ یەکەم جار هێزێک پێکات ئەرتشێک پێکات کە ئەمجار لە بەرژەوەندی چینی کرێکار و زەحمەتکێش بۆ دفاع لە مافەکانیەوان بوو. دیارە ئێستا جمهوری ئیسلامی بە تەبلیغات بە دروستکردنی فیلم گەرەیکەتی ئەو مێژووە پێچەوانە نیشان بات و بە خەڵکی کوردستان و ئێران بڵێ کە پێشمەرگەی کۆمەڵە هێزێکی نامۆ بووە بۆ کوردستان و بۆ ئێران. دیارە خەڵکی کوردستان لە هەر دێهاتێک لە هەر گۆشەیەک لە کوردستان لە ئەو شوێنانە کە پێشمەرگەی کۆمەڵە هاتو چۆیتیا کردە بپرسیت ئەزانن کە مێژووی پێشمەرگەی کۆمەڵە چییە؟ ئەزانن کە پێشمەرگەی کۆمەڵە جگە لە دفاع لە بەرژەوەندی ئەوان هیچ هەڵسوکەوتێکی نەکرد کە ببێت بەوەی کە پێشمەرگە ئەگەر بچێتەوە ئاواییەک یا بچێتە شوێنێک ناڕەحەت بن. ئەوان هەر کات ئەیان بیست کە پێشمەرگەی کۆمەڵە چوەتەوە ئاواییە بە دڵێکی ئاواڵەوە بەخۆشیەوە بەرەو پێشوازی پێشمەرگەی کۆمەڵا چوون. من خاتراتێک پێم خۆشە باسی بکەم. جوان لە بیرمە من لەگەڵ باوکم جارێکیان من و برایەکم لەگەڵ باوکم چوو بووین بۆ ماسیگرتن لە سەر سەدی سەقس. بەیانی زوو بوو باوکمان خەویان لێکەوت و من بەهۆیەوەی کە ئەو وەختە نەوجەوانێ بوو مێرمنداڵێ بووم پێم خۆش بوو زۆرتر شتەکان دەرک بکەمەوەنە ئەگەم لێ بوو کە دەنگ و هەرایەک هات دەنگە دەنگێک هات کە چاوم لێ کرد چەند کەسی چەکدار ئەو کات من نەمزانی کە پێشمەرگەی کۆمەڵن کە ئێمەیاندی هاتن بۆ لامان دیار بوو لە شوێنێکە گەڕان و زۆر هیلاک و زۆر ماندوو بوون خۆیان معرفی کرد و پرسیاریان کرد کە ئێوە کێن و لێرە چیەکەن. هەواڵ لە کە باوکم خەبەری بووە پرسیاری ئەویان کرد ئایا نانتان پێەیە دیار بوو برسیان بوو ئێمە حەزمانە کرد کە نانەکەی خۆمانیان پێبین کە ئەوان برسیان بوو. بەڵام کە زانیان ئێمە سێ کەسین و شەوێک زیاتر گەرەکمانە بمێنینەوە حاضر بوون برسیەتی قبول بکەن بەڵام مشکلە بۆ ئێمە دروست نەبێت. ئەو کات من بەو سنە کە بووم زانیم کە ئەمە هێزێکە کابێ پشت و پەنای پێ ببەسیت ئەتوانیت لەسەری حەساو بکەیت و هەر ئەوەش بووە بەعیسەوەی کە من بێمە سەر ڕێگایەت کە ڕێگەی هاوڕێیانی پێشمەرگەی کۆمەڵەیە و ئەهدافی سۆسیالیستی و کۆمونیستی لە پشتە. هەر بژی سیوەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە بژی شۆڕشی ژن ژیان ئازادی بژی خەباتی چینی چەساوە. سیوەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو هاوڕێیانی پێشمەرگە لە بنەماڵەی گیانبەختکردوانی کۆمەڵە و ئەندامانی حیزبی کۆمونیستی ئێران هەموو ئەو کەسانەی کە خوازیاری وڵاتێکی ئازاد دموکراتیک و بێچەوسانەوەن پیرۆزبایی دەکەم. ڕێزگرتن لە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەرومەرجی سیاسی ئێستای ئێران و بیرهێنەری تاریخێکی سربەرزانە و خەباتکارانەیە کە لەوەدا پێشمەرگەی کۆمەڵە جەسوورانە و بەورەیەکی پۆڵایینەوە لە بەرامبەر هێرشی داگیرکەرانی کۆماری ئیسلامی بۆ کوردستان ڕاوەستا و بزوتنەوەی مقاومەتی کوردستانی دژی داگیرکەران سازماندا. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕۆژی وەبیرهاتنی سەدان ئەمەلیاتی گەورە و چکۆلە لە دژی داگیرکەران لە دەورەی بزوتنەوەی مقاومەتی کوردستاندایە. ڕێزگرتن لە ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە ڕێزگرتن لە هێزێکە کە بە تەواوی پارێزەری ئازادی سیاسیەکان و مافە دموکراتیکەکانی کرێکاران و زەحمەتکێشانە. سەرەڕای ئەوە کە بەهۆی ئاڵوگۆڕی شێوەی خەبات هەر ئێستا ئێمە خەباتی چەکداری ناکەین بەڵام
بەکارهێنانی چەک لە کاتی خۆیدا وەکو ئامرازێک ئێستاش هەر بۆ ئێمە مەحفوظ بە محتەبەرە. لە شرایەتێکدا کە لە ئێران حکوومەتی دژی ئینسان و حکوومەتێکی دیکتاتۆر و سەرکوتگەر لەسەر کارە و بۆ سەرکوتی خەڵکی شۆڕژگێر لە هیچ جنایەتێک کۆتایی ناکات، لە کاتی خۆیدا چەک ئامرازی دیفاع لە خۆیە. پێشمەرگەی کۆمەڵە دەتوانێت بناغەی ئەرتەشی کرێکاران و خەڵکی زڕم لێکراو لە داهاتووی ئێراندا بێت، ئەرتەشێک کە لەژێر دەستەڵاتی ڕێکخراوە جەماوەریەکاندا کار و وەزایف و ئەرکەکانی خۆی بەڕێوە دەبێت. بە هەمان ئەندازە کە هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەهێزتر و قەویتر بێت، بە هەمان ئەندازەش دوژمنانی ئێمە داماوتر دەبن و لەلایەکی ترەوە زەمانەتی ئیجرایی مافە دموکراتیکەکان و ئازادیە سیاسیەکان زیاتر دەبێت. جارێکی دیکە ڕۆژی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە لە هەموو هاوڕێیانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران و خانەوادەی ژیان بەخش کردوان پیرۆزبایی دەکەم. زۆر سپاس. حەز دەکەم لەو ڕۆژەدا ڕۆژی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە پێش هەموو شتێک ڕێز و سلااو و خۆشەویستی خۆم بە هەموو ئەو ئازیزانە کە گیانی خۆیان لە پێناوی ئازادی و سەربەستی و عەدالەتی ئیجتیماعی لە سەفی کۆمەڵەدا بەخت کرد بنێرم و چەپکە گوڵی ڕێز و وەفا لەسەر مەزارە پیرۆزەکەیاندا بنێم. هەروەها لەو ڕۆژە مەزنەدا درود و سلااو بنێرم بۆ هەموو ئەو کەسانەی کە هەر ئێستا لە سەفی کۆمەڵەدا خەریکی مبارزە و خەباتن و ئازایانە و بێماندبوون و پشودان تێدەکۆشن و هەروەها ئەو کەسانەی کە لە قوربنی زیندانەکانی کۆماری ئیسلامی جنایەتکاردا ئەسیر و دیلن سلااویان بۆ بنێرم و ئەو ڕۆژیان پیرۆزبایی پێ بڵم. جگە لەوەش جێگای خۆیەتی کە درود و سلااوی بێپایان بنێرم بۆ هەموو ئەو خەڵکە شۆڕەجێرەی کوردستان کە لە شقامەکانی کوردستان و ئێراندا بۆ گەنجان و کوڕان کە بەبێ ترس و ڕارایی لە دژی کۆماری ئیسلامی ئەو ڕژیمە کۆنەپەرست و جنایەتکارە خەبات و مبارزە دەکەن و ئاڵا هەڵگری ژیان ئازادین و خەبات و مبارزەی خۆیان بێ ترس و بێ ڕارایی ئیدامە دەدەن. دیسان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە سیویەکی جۆزەردان پیرۆز بێت لە هەموو خەباتکاران و تێکۆشەرانی ڕێزی کۆمەڵە و خەڵکی کوردستان. بەسپاسەوە.